لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشین و بە نوێنەرایەتی قوربانیکاران 160 سەر ئاژەڵی بچووک و گەورە کرانە قوربانی. ئاژەڵەکان لە کوشتارگای سلێمانی بە شێوەیەکی تەندروست سەربڕان و گۆشتەکەی بەسەر هەژاراندا دابەش دەکرێت. لە دوای نزیکەی هەژدە کاتژمێر ئێمە دەستمان کردووە بە دەرهێنانی لە بەڕات هێشت بڵێن وەز بە وەز بە دەری ئەکەین و ئاوا پشتپشتی ئەکەین دەنێرین بۆ ئەو شوێنانەی کە بە تەماین ئینشاءڵڵا لە دوای نیوەڕۆ چەند شوێنێک دیاری کراوە بە پلان بە بەڕا دیسانەوە ئەبرێت بە ئەو ژێگایان وەکو یەکەم وەژبەی ناو شاری سلێمانی ئەلحەمدولیلا ئێمە دوێنێ بۆ جارێکی تر هەر باسم کرد دوێنێ کە سەر بڕاوە 165 سەر ئاژەڵ بۆ ئەوەی کە ئێستا ورد ئەکرێ لێرە کە هەندێکی لە بەڕاد ماوەتەوە لەو دوو لە ساردکەرەوەکەی ئەودی و بەم شێوازە تقریبا ئەرزم کردی 165 سەر ئاژەڵ بووە 29یان گەورە بووە و 136یان حیوانی وردە بووە. هەر چوار ڕۆژەکە بەخشین قوربانی ئەنجام دەدات. یەکەم و دووەم ڕۆژی جەژن هەولێر و سلێمانی و دوو ڕۆژەکەی دیکەش لە نووسنگەکانی لە قەزا و نەحیەکان. ئەو بەڕێزانەی کە بەنیازی خێر قوربانین لە جەژنی قوربانی پیرۆزە ئێمە تەنها یەکەم ڕۆژ قوربانی ناکەین لە ڕۆژەکانی تریش هەتا ڕۆژی چوارەم هەر بەردەوامە بین هەر خێرخوازێک ئەخوازێک کە قوربانەکەی بکرێ هەڵبەت لەبەربوونی ئەم نەخۆشیە و خۆیان لە ماڵا ڕێگەیان پێنادرێ ئێمە ئامادەین لە کوشتارگەکان قوربانەکانیان بۆ بکەین و بەسەر هەژارانی شادابەشی بکەین و تەنها لە سلێمانیش نییە لەسەر جەم نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا نووسنگەکان لە خزمەت خێرخوازانایە ئیتر ئەو خێرخوازە ئەوێ بە پارە بێت بەشداری بکە ئێمە ئاژەڵەکەی بۆ بکڕین ناخۆی ئاژەڵەکەی کڕیوە ئێمە بە شێوازێکی شەرعی و تەندروستی بۆی سەر ببڕین و بۆی دابشکەین. ماوەی 7 ساڵە دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانی بە کۆمەڵی هەیە. ئەوانەی بەخشین دەکەن بە وەکیل پارەیە ئاژەڵەکانیان دەسپێرن پێیان. بەخشینیش سەرپەرشتی قوربانیەکە دەکات و گۆشتەکەشی بەسەر هەژاراندا دابەش دەکات. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.